هاوکاریە هەموو کاتێک ئێمە کە ڕۆژێک دیاری ئەکرێت بۆ هەر بابەتێک بۆ هەر لایەنێکی جیاواز تایبەتمەندی و گرنگی خۆی هەیە و ڕۆژی گیانی هاوکاری ئێمە مرۆڤەکان لە ناو یەکترە هەمیشە ئەڵین بە تیمۆرک باکار بکەین هەمیشە دوو ئاقل باشتر لە عقلێ و هەمیشە بتوانین دەستی کراوە بکەینەوە بۆ یەکتر و بتوانین هاوکاری یەکتر بکەین زۆر جار هاوکاریەکان دوو لایەنەیە زۆر جار هاوکاری معنەویەکە زۆر سوودێ پێبەخشێ هاوکاری مادیەکەش لەولاوە هەر زۆر سوودی پێبەخشێ زۆر جار بە هاوکاریەکی تۆ کە لەوانەیە هیچ پارەیەکیشی تێنەچێت سوودێکی گەورە بە بەرامبەرەکەت ببەخشین ئایا ئێمە وەکو میلەتی خۆمان تا چەند ڕۆحی هاوکاریمان تایە تا چەند نەتوانین هاوکاری یەکتر بین تا چەند چونکە ئێمە میلەتێکین کۆمەڵگایەکین پێیوەستین بە ئاینێکی پیرۆزی ئیسلامەوە هەمیشە ئاینی پیرۆزی ئیسلام کۆکەرەوەی خێزانەکانە تا ژیانیمان زۆر کەمە پێکەوە لە ناو یەکاژین بە کە بەیەکی شۆ ژیان هەمیشە هەوڵین یارمەتی یەکتر بین باش میوانەکەمان وەستاوە بامە زیاتر لەسەری نەڕۆم با بزانین ئەم ڕۆژە چۆن دیاریکەوە و ئایا تا چەند ئێمە لەناو خۆمانە ئەتوانین هاوکاری تر بین بۆیە زۆر بەڕێز کاک پشتیوانمان لایە کە بتوانێت کاکژیان جەماڵ کوڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی زۆر بەخێر بێت بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر کاکژیان سەر چاوەکان باشی بەڕێز زۆر بەخێر کاک پشتیوان پێم خۆش بوو بەر لێ بچینە لای تەورەکەمان پرسیارێ لە جەنابەت کەم لەوانەیە لە کۆنتڕۆل شۆ تۆزێ جۆ لێمان بووبێ ئێستا کورسات وەکو سپۆنسەرێکی میدیایە بینی لە پارکی ئازادی فستیڤاڵێکەکە بۆ نمایشکردنی فلم لە ڕووی یعنی کۆمەڵگاوە لە ڕووی خێزانە و منەڵم دوێنێت 45 دقم پێچوە تا لە لەیەکێ لە دەرگاکانی و ڕۆشتمەتە ئەولا بۆ خەڵک حەزی لێتی ئەگەر سەبەتەیەک خواردنیش بەرێ تۆزێش لەو برنجیش بەرێ دڵخۆشە بێ کە ئەم شتانە ئابینێ ئەمە تا چەند سوودی هەیە وەکو لایەنی مرۆیی بۆ کۆمەڵگا زۆر ساز بۆ میواندارەکەتان وەڵاهی لایەنی دەرونی تەمان ئێمە ئەگەر سێری خێزانەکان بکەینی سەبەبوونەی تۆڕە کۆمەڵایەتەوە یا مۆبایل مەشغوڵیەکات لە ماڵوارێکە لە سوچێکە یا سێریکی تەلەڤیزۆنەکە ینی تووشی کە ئابەیەک بوون بۆیە چوونە دەرەوە بۆ ئەو جۆرە شوێنانە من پیرۆزبایی بەڕاستی ینی لە سەرکەوتنی کەناڵی کورساتەکەم لەو هەنگاوی کە ناوێتی من بیرمێت ساڵی هەفتاکان لە سلێمانیا تەلەڤیزۆن نەبوو ینی بەس ماڵە دەوڵەمەنەکان ئەگە تەلەڤیزۆنێکە بواە ئەو کاتە بیرمێ مناڵ بووین خێزانەکان دەستیان ئەگرتین باوکمان ئەیان بردین بۆ سینەما سینەمایەک دوو سینەما هەبوو لە سلێمانیە سینەما سیروان و ڕەشید و دڵشاد بۆ ئەو سیانە هەبوو ئەیان بردین بۆ سینەما ئەوە نەخۆش بوو ینی مناڵ بووین سێری و شاشە گەورەیەمانە کە جاری وا بوو وامان نەزانی سە سەلامەکەیەتە دەرەوە بۆمان هەستێکی خۆشمان هەبوو بۆیە بەڕاستی ینی ئەتوانم بڵێم ئێستا گەڕانەوەی ئەو هەستەی ساڵی هەفتاکان بۆ ناو خێزانەکان کە بڕۆیت زۆر کارێکی جوانە باسی ئەوەت کرد من دوێنێ کچەکەم لە پۆلی 12 باوکە سبەینێک کۆتای امتحانیانە تاقیکردنەوەیان وتی لەگەڵ تەواو بووین ئەم بیت بۆ ئەوێ باسی سولی سینەماوی وتی یەکسەر ئەم بێ بۆیتم بەسەر چاو ینی هەر لە ئێستا و پۆلی 12 حەزی لە شتەکە کردو بۆیە یعنی تەسەورەکەم گەنجی ئێستا بە تایبەتی حەزێکی زۆریان هەیە بۆ گەڕانەوە بۆ ساڵی 1970کان کە باو باپیرانیان چۆن ژیاون یعنی من لە هەر لە مناڵەکانی خۆم و لە کچەکەی خۆم و کە سەیری ئەەکەم حەزی بە گۆرانی فۆلکلۆریەکان هەیە بە فلیمە کۆنەکان هەیە ینی گەنجی ئێستا تەسەورەکەم حەزیان بەو شتانە بێت چکە هەستەکان کەلتوریشی کۆن هەبووە کە ئێمە تایە ژیاوین بۆیە ئەتوانم بڵێم ینی هەنگاوێکی زۆر جوانە و بە هیوایەوە ئینشاءڵڵا دڵنیاشم ینی سەرکەوتووە بێت ئەمە هەر لە مێژووی زۆربەی وڵاتانی شایەوە دڵخۆشیشین کە لە ڕابردووە باسی 1970کانە کرد ینی چۆنەڵی سینەمای وەرزی هەبوون بەڵێ سینەمای هاوینە ئەمە لە شاری سلێمانیا مەبوونیە بۆ هیوادارین کە من دڵخۆشم بەڕاستی پێی بۆی لە بەرۆی خەڵک تو ئاشناکەیتەوە بە هونەر خەڵک لە بارودۆخێک و ژاوەژاو و گرژێکی ئاڵۆزی دەرونی دەریێنیت ئەو تا لە کچەکەی جەنابتەوە ینی داوای لە تۆ کردووە تۆش کچەکە و بەری بەگومە خێزانە کەشتەبەی ناڵەکەی کەشتەبەی دەی ئەسنە ئەوێ شتێک ئەکڕن ئەی خۆن لەگەڵ خۆتاناوسی فیلمێکەکەن چەند کاژمێرەك لێ بۆ خۆ دڵخۆشەوی لەو ژاوەژاویتە دەرەوە بۆیە هیوادارین ببێتە بەشێکی گرنگ بۆ هاوڵاتیان و
و ببێتە کەلتور ئەو من نەمە چوارم جارمە باسیەکەمەوە بۆی کە ئیش لەسەر ئەم بابەتەکەی ناوێکی قورس لەسەر شارەکەمانە ئەبێ بەم کارانە خزمەتیکەین فستیڤاڵ و کاری هوەری و وەلایەنی ڕۆشنبیری ئەمانە وامان لێکا کە سلەیمانی پایتەختی ڕۆشنبیریە. زۆر باش ئەمڕۆ ڕۆژی جیهانی هاوکاریە. کاکشتیان ئەم ڕۆژە چۆن دیاری کرا و بۆچی مەبەستێ دیاریان کرا کە ساڵانە لەم ڕۆژەکو زەنجێک بیری مرۆڤایەتی بێتەوە کە چۆن هاوکاریەک بن. خۆی ئەوەی کە من لەسەری خوێنمەوە ئەڵێ نەتەوە گرتوەکان لە مانگی حوتە هەموو ڕۆژی شەمەیەکی داناوە ینی بیدایەتی ڕۆژی شەمەی مانگی حوت هەموو ساڵێک ڕۆژی شەماکە تر چەنی مانگەکات ئەوە هیچ جیاوازی ناکات دایانناوە بۆچی بۆ یادی ئەم ڕۆژەک پێم وایە یەکەم شەمەی مانگی تەمووز شەمەیەک بەڵێ هەموو شەمەیەک لە مانگی حوتایتر چەنی مانگات کێشەنێ گرنگەوەی یەکەم شەمەی مانگی حوت کردویانە بە یادی ڕۆژی جیهانی هاوکاری. یعنی ئەمە تەمان نیشانێکی ئەوەیە کە بیر لەوە کرێتەوە کۆمەڵی خەڵک هەن لە ژیانە جگە لەوانەی کە خۆیان خۆش ئەژین کۆمەڵی خەڵکی پێویستی بە هاوکاری تۆیە خاوەن پێداویستی تایبەتە نەخۆشە کەم دەرامەتە یعنی ئەمانە پێویستیان بەچی هەیە پێویستیان بە هاوکاری مرۆیی هەیە بۆیە بیریان لەو کە دۆ ڕۆژێک دابنێن یادی ئەوەی تیا بکەن. باسی ئاینی پیرۆزی ئیسلامت کرد یعنی 1441 ساڵ پێش ئێستا پێش نەتەوەیە گرتووەکان لە قورئانە خۆی پەروەردگار پێمانە فەرمێت وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. يعني ڕێک ئەمەی کە نەتەوەیە گرتووەکان دایناوە هاوکاریکردنی مرۆیی لە قورئانە ئەم فەرمە من پێکراوە کە لەسەر چاکە یا هاوکاریکردنی یەکتری ئێمە چی بکەین یارمەتی یەکتری بین نەک خوا نەخواستە لەسەر شتی خراپ و کوشتن و بڕین. بۆیە توانین ینی بڵێن وەکو موسڵمانیش کە ئێمە میلەتێکی موسڵمانین ئەمرمان پێکراوە کە هاوکاری کەسانی خوار خۆمان بکەین. بەڵام دوو جۆر هاوکاریمان هەیە ئێمە ئەگەر لێکی بینەوە هاوکاری معنەویمان هەیە هاوکاری مادیشمان هەیە. هاوکاری معنەویەکە من هەست دەکەم زیاتر پێویسترە وەک لە مادەکە مادەکە لەوانەیە کۆمەڵی خەڵک پێویستی بە هاوکاری مادی بێت بەڵام هاوکارە معنەویەکە زۆر کەس پێویستی پێێتی. ینی یەکێک لەو نمونانەی کە ئێمە بتوانین بیجێڕینەوە ئێستا کە من دێم بۆ کورسات لە شەقامەکانە بینیم کرێکاری ژینگە ئیشەکەن ئەو جادەیە پاک ئەکەنەوە یعنی خۆشترین هاوکاری معنەوی بۆ ئەو نەک پەنجەرەکە بکەیتەوە بتڵەکە فڕێبەی یا خوا نەخواسە چی بکەیت خوا نەخواسە پەنجەرەکە بکەیتەوە 5,000 بیتێ وەکو هاوکاریکی مادی. خۆشترین سات لەوانەیە معنەوی ئەوە بێت کە بۆستی تو پەنجەرەکە یا دابەزی تەوقەیەکی لەگەڵا بکەیت و بڵێ ئەزانی تۆ چەند ماندوو ئەبیت یاڕەبی لە شت ساغ بێت. ینی لەوانەیە وا بزانێت کە موچەیری 10 ساڵت داوەتێ ئەوەندە پێی ئەبێت. یاخود تۆ بۆ نمونە فەرمانبەریت لە ناو فەرمانگەیەکە هەمومان نەزانین کارگوزارمان هەیە بەیانیانە چینە فەرمانگەکەی خۆمان مێزەکانمان سێرەکی تۆزێ تەپ و تۆزی پێوەیە یا شتێک کەوتووە هاوکاری معنەوی بۆ ئەو کارگوزارە ئەوەیە چەند خۆشە. یعنی من بڕۆم پەڕۆکە بێنم کە باجەکە نەهاتووە پەڕۆکە بێنم مێزەکەی خۆمی پێ بسڕمەوە بێ ئەوەی هاتو هاوارێکم لێ هەڵسێت باجی ئەم مێزە پیسەوەرە پاچی کەرەوە. یعنی ئەم کارگوزارە هەست بە چ خۆشیەک ئەکات کە تۆ هاوکاری ئەەکەیت. من تەسەوڕەکەم ینی هاوکاری معنەوی بۆ مرۆڤەکان زۆر زۆر پێویسترە لە چاو هاوکاری مادی. هاوکاری مادیژەوە ئازانین کە ئەو کەسانی کەم دەرامەتن هەژارن فەقیرن تۆ بتانی هاوکاریان بکەیت وەکو باسیشمان کرد لە دینی ئیسلامە زۆر شت هەیە کە هاندەرە بوو ئەوەی کە تۆ هاوکاری مادی مرۆڤەکان بکەیت زەکاتی داناوە سەدەقەی داناوە کە باسی ئەکا بۆمان لەگەڵەوەی ئەلکەلمەت الطەیبە ئەو معنەویەکەیە. يعني پیامبر صلی الله علیه و سلم لە حەدیثەکە فەرمێ تۆ ئەگەر کەسێکە بینی دوو قسەی خۆشی بۆ بکەی سەدەقە وەکو خێرێکە پێکرد بێ وایە. لەبەرەوە من تەسەوڕەکەم ینی هاوکاری معنەوی زۆر زۆر پێویسترە بۆمە. زۆر باش. جا کاک پشتیوان ئێستا مادام هاوکاری ئەمەنە گرینگە هەر بە پێی قسەکانی بەڕێزت هەر بە پێی ئەزمون و مێژووی مرۆڤایەتیش ئەم ڕۆحی هاوکاریە چۆن وای لێ بکرێت کە هەم لەناو خەڵکە بەهێزتر بێ هەم ئەگەر هاوکاریە کرا ئاگامان لە کەسایەتی بەرامبەرەکەمان بێت وابێت کە ئەو برینار نەکەین. ئێمە ئەگەر بمانەوێت شێوازی هاوکاری بەکاربێنین لەگەڵیانە بۆی کە دڵیان برینار نەبێت. ینی بۆ نمونە تۆ
هاوکاریکردن لە ڕاستکردنەوەی هەڵەیەکە بۆ هاوڕێیەکەت بۆ کەسێکی خۆت هەڵەیەک ئەکات خویەکی تایە خراپە ئەگەر تۆ بێیت لە ناو کۆمەڵێک خەڵکە ئەم هەڵەیی پێ بڵێ تەبعاً ئەیشکێنی تو بێتاقەت دەبێت لەوانەیە ڕق هەڵبگرێت و خراپتریش بکات تەنانەت لە پەروەردەی مناڵەکانیشمانە کە هەڵەیەک ئەکات شتێکی لێ ئەبینی ئەگەر بە ئاشکرا پێی بڵێ یا بە شێوازە پێی لەبەر چاوی خزم و کەسێکا برا خوشکەکانی خۆیان بە دڵنیایی و دڵی ئەڕەنجێنی بەڵام باشترین شت ئەوەیە کە تۆ هاوکاری بکەی چی بێت بێی دای بنیشێنی لەگەڵ یا بە شێوازێک ئامۆژگاریکی جوانی بکەیت پێش ئەو دەستپێشخەریەک لە شوێنێکی خۆشە بیبیتە دەرەوە پیاسەیە بکەن خواردنیەک ینی شتێکی بۆ بکەیت کە جەوەکەی بۆ ئەوە بێت مولائم بێت کە تۆ بتوانیت چی بکەیت ئامۆژگاریکی بکە یا ئەو خۆی کە هەیەی پێی بڵێ ئەم خۆ تەرک بکە لەوانەیە ئەو هاوکاریکردنی کە تۆ بۆی ئەەکەی ئەو جەوە خۆشەی کە بۆی دابین ئەەکەی دەستپێشخەری بۆ ئەەکەی وا بکات زۆر بە پێشوازیکی جوانەوە لە تۆ چی بێت لە تۆی وەربگرێت بەڵام ئەگەر بەو شێوازە بێت کە تۆ بتەوێت برینداری بکەیت بە دڵنیاییەوە لێ دوەرناگرێت ینی ئێمە نمونەی هاوکاریمان زۆرە هەندێک جار ئێستا ببوونی ئەوەی کە ئێمە ئەم سیتیانە هەیە لەناو سیتیەکانە ئاژین چەندین کە سیتیایە لەوانەیە چۆنەڵی دەوڵەمەند بێت و ئەمانە زۆر خۆشە ینی زۆر خۆشە کە تۆ ئەڕۆیتە ژوورەوە لە دەرگای سکیوریتێکەوە زۆر ئاسایە با کەسێکی دەوڵەمەند بیت بەڵام چەند خۆشە ئەگەر جامەکە دابیتەوە سڵاوێک لە سکیوریتەکان بکەیت ماندوونە بن کوڕەکانم چۆنن کە خەڵکی ئەوەی تۆ ینی هاوکاریکی بکەیت بەس بە سڵاوێک ئەبێتە هۆکاریوی چەند خۆشیەکی پێ ئەدەیت یا جاری وا هەیە تۆ شتت کڕیوە بۆ مناڵەکان بەرە بەیانێ کە زۆر احتیاطیە شتت کڕیوە سەمونی گەرمە نانی گەرمە ئەبێتەوە بۆ مناڵەکانت هەر بە دەرگای سکیوریتەکایتەوە سێرەکەی و سکیوریتیانە لەوێ دانیشتون زۆر چەند خۆشە چەند هاوکاریەکی خۆشە ینی ئەوەستیت و دەرگاکەکەیتەوە فەرموندونانی گەرم دوو سەمونی گەرم ئەمە بخۆن ئەمە هاوکاریەکی چەند خۆشە بۆ مرۆڤەکان هیچ شتێکیشی تێ ناچێت بەڵام چەند دڵخۆش ئەبێ ئەو کەسە هەست بە ڕێزەکات بەڵام ئەم کەسە چەند ڕێزی لە من گرت باش کاکشتیانە من شتێکی سادی ڕۆژانێ بەڵام زۆر جارە بینی لە هاوکاریەک و پەیوەندیەکی زۆر درێژخایان دروستە بێت ینی بە دوور نەڕۆین مانگی ڕابردوو بینیمان خێزانێک لە خوار و عێراقەوە هاتن بۆ هەورامان بەداخەوە کچەکەیان کەوتە ناو ئاوەکەوەی ترەمەش قەزا و قەدەری خۆیە کەس ناتوانێت ڕێگری بێ بەڵام بینیمان ماوەی چەند ڕۆژێک بە خەڵەبجە و خەڵکی هەڵەبجە و هەورامان و بە گەنج و پیرانەوە ینی لە دیمەنەکانە لە تۆڕە کۆمەڵایەتەکانم هەر هەمی جانی خۆیان بەخشی بوو لەناو ئەم ئاوەیە هەتا تەرمی ئەم کچیان دۆزیەوە لە دوای بەڕێکردنیان بە گوڵ بارانکردن و بەڕێو ڕسمێکی تایبەت ئەنجا دوا جارزانیمان لەوانەیە لە یەکێ لە پارێزگاکانی خوار و عێراق ئەو پەیوەندی باشی نەبوو بێ لەگەڵ هەرێمی بە دڵنیاییەوە سێرمان کرد لە کۆمەڵێک کەس کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ناوبانجیان هەبوو هاتنە سەرخەت تیان ئێمە یەکێ لە شەقامەکانی ناو پارێزگاکەیان کرد بە ناوی هەڵەبجەوە دوای هاتن پەیوەندیان لەگەڵ هەڵەبجەیە بەس تیمیدا یای سێریکە ئەم بابەتە هاوکاریەک بوو بۆ تەرمێک کە دەریکەنەوە سێرەکەی هەموو بەغداد و هەموو ئەو پارێزگانی خوارەوە پەیوەندەکان قۆڵ کردەوە لە دڵنیاییەوە یان چەند شتێکی سادە زۆر جار ئەڵێ بەندی زۆر جوانەیە ئەڵێ چاکە بکە هاو بیدە بەدەم ڕۆژی ئەیاتەوە بەخۆیان یانی چەند گرنگە ئێمە گوێ نەدەینە ئەوەی کە ئەمە بۆ بکەم با ئەم قسەیە نەبکەین لە خۆمان بیکە هەرچی شتێکی باشە بیکە بۆی کە بتوانی هەم خۆت ویژدانت مرتاحەبێ هەم دوای ژەزانی کە چۆن بەردەگرێت زۆربەی وەخت هاوڕێتی بە قوت و تونند و تۆڵ ینی پەیوەندی تونند و تۆڵ لە هاوکاریەکی زۆر بچکۆلەوە دروست ئەبێت ینی ئەتوانم بڵێم جاری وا هەیە تۆ بە ڕێگایەکە ئەڕۆیت بە ڕێگایەکە ئەڕۆیت کەسێک ینی ئەبینیت لێی قەوماوە سیارەکەی پەچی کەوتووە سیارەکەی پەچی کەوتووە تۆ کاتت هەیە ئەتوانیت ینی بۆ شوێنێک ئەڕۆی نیو سەعاتێکت دماوە زۆر ئاساییە ینی چەند خۆشە ئەگەر تۆ چوارەکەت داگیرسێنیت و لابیت و بڕۆیت بزانی خانمێکە پیاوێکە هەر کەسێک بێت کاکە جانەوە پەکت کەوتووە پێویستت بە یارمەتی هەیە یا پێویستت بە یارمەتی نییە ینی ئەم کەسە زۆر پێی خۆشە بێت من شتێکی زۆر جوانم بۆ جەرمەوە لەسەر ئەوەی ڕووداوی هەڵەبجە کە لە خورما ڕوویدا ئێمە نابێت ڕەگە چۆنەڵیت تەعەسوبێکی نەتەوەیی ڕەگەزپەرستێکی نەتەوەیی بمانگرێت ینی ئەو کۆمەڵە خەڵکە کە دێنە ئێرە هاوڵاتی عێراقین زمانیان جیاوازە لە ئێمە بۆیە هاوکاریکردنیان بەڕاستی ئەرکی سەرشانمانە و ئەمە شیمەت و هیمەتی کوردە هەروە بووە ینی دایمە ڕێزی لە بەرامبەرەکەی کردووە میوان دۆست بووە
لەبەرەوە هاوکاریکردنی ئەو جۆرە کەسانە یعنی من هەندێک کەس ئەبیستم لە هەندێک دوکانار هەندێک کەس تەعەسوبێک ئەیانگرێت ئەمە هەڵەیە ئەڵێت من بە زمانی کوردی جوابی عەرەبەکان ئێمە بۆ بە زمانی عەرەبی جوابیان بۆ من خۆم فێری عەرەبی بکەم بەڵام ئەوان فێری کوردی نەبن بۆیە بە کوردی جوابیان نایەتەوە ئەمە هەڵەیە بە پێچەوانەوە کە تۆ هاوکاریەکی جوانت کرد کە ئەو ئەبینێت تۆ عەرەبی نازانیت لەو تێ ئەگەی بە زمانی ئیشارەت بێ بارچێ بێ تێ ئەگەێنی وردە ئەسڵەن هەشتێکی بۆ دروستە بێت تۆ بە پێچەوانەکەی بیرکەرەوە هەستێکی بۆ دروستە بێت ئەڵێ ئەم کەسە ڕێز لە من ئەگرێت بەو قورسیە عەرەبیش نازانێت جوابم ئەیاتەوە هەوڵیان لێم تێبگات بۆیە لەوانەیە بڕوا خۆی فێری کوردی بکات ئەنی بەو پێچەوانە بۆیە من نمونەیەکی واقعی ئەگەرمەوە ڕۆژێکیان شەو بوو سیارەکەمان حماوەی هەستا ئەمە 4-5 ساڵەمەوە پێش بیدایەتی ئەو بوو کە هاوڵاتی عەرەبە هاتن بۆ سلێمانی و ڕێگا کرا بۆ ئەمانە حماوی سیارەکەمان بەرز بووەوە لە یەکسەر وەستاین باوەڕ و قەناعەتە هەبێت ئەوەی کە هات بە دەممانەوە ئێمە وەستاین چواریمان داگیرسان بۆنیتمان هەڵایەوە کەسە کوردەکانی شارەکەی خۆمان کە زانیان کوردین کەس نەهات بە دەممانەوە 4-5 گەنجی عەرەب لەویا وەستا بوون بە پەلە هاتن بەرەو پیرمان ها حەجی ها شنو صار تر نییە نێزانی عەرەبیە زانم کوردم چنەتەوەیەکم بە پەلە هاو بەدەنگەوە دەبێ ئاویان پێ بوو لە سیارەکە دەریان کرد هێنیان کردیان بە ناو ڕێدەتەری سیارەکەیە بۆی حەماوەکەی دابەزێت یعنی بەڕاستی هەڵوێستێکی زۆر جوان بوو ئەمە کەسێک بوو کە عەرەب بوو وڵاتێک بوو غەریب بوو بەم شارەش باوەڕ قەناعەت دەبێت دوایی کە ڕۆشتین دووسێ برادرم لەگەڵا بوو خەڵکی ڕانێ بوون دیان ماشەڵڵا لێ هەڵوێستە جوانە خۆ خەڵکی شارەکە نەهاتن بەدەنگمانەوە بۆیە هاوکاریکردن نەتەوە ئاین ئایدۆلۆژیا ئەمە ناخوێنێتەوە ینی تۆ هاوکاری بەرامبەرەکەت ئەەکەی تەنها لە پێناوی چییە ئەمە مرۆڤە ئێمە بێ مرۆڤانە بیرکەینەوە ئەو کاتە ئەو شتە دروست ئەوێت کاک پشتیوان هەندێک جار ئەگەر لەوانەیە بۆ نمونە لەو کەسانە لەو دەوروبەرە بە پرسیارکەم بۆ نەچوون بەدەم بۆ نمونە کاک پشتیوان یان هەر ئۆتۆمبیلێکی تر لەو کاتاپێکی ئەکەوێ بڵێن بۆ نمونە ترساوین ئەم منە هەواڵی ناخۆشەیە لاانێ هەندێک ڕوودا و ڕوویدابێت ترسێک لە دڵی خەڵکا دروست بووە ئەمە مۆدلێکی هاوکاریە زۆر جار بۆ نمونە تۆ لە ڕووی مادی و یارمەتی کەسێکەیە دواتر لە هەواڵەکانە دەرەکەم کەسە زۆر دارا بووە بەداخەوە یعنی متمانەی خەڵکی لە دەستاوە و متمانەی خەڵکی کاڵ کردەوە ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە ئەم لە دەستانی متمانە بۆ هاوکاریکردنی یەکترە جارێکی تر پڕەنگتری بکەینەوە خۆی ترسەکەەوە لە مرۆڤکات کە لە کارە خێرەکەش دوورکەوێتەوە ئەوەی جەنابەت باسیەکەی زۆر ڕووی داوە یعنی بۆ نمونە جاری وایە تۆ لێرەوە لە سلێمانی و بەڕێ ئەکەوێتەوە بڕووی بۆ منتیقەی چوارتە باشە کەسێک ئەبینیت دەسە لێ ڕاگرێ سیارەکەشت چۆڵە بە تەنیایت کەسێک دەسە لێ ڕائەگرێت یا بە تەنیا ئەڕوات ینی ترسێکت بۆ دروست ئەبێت ئەوەندە شتی خراپمان بیستوە لەم کۆمەڵگایە ئەوەندە لە تۆڕە کۆمەڵایەتەکان شتی خراپ بڵاو ئەکرێتەوە بەداخەوە تاوان یەشێک لە چارەسەرەکان ئێستا باسیەکەین ئەوەیە بۆ جێڕانەوەی متمانە ئەوەندەی شتە خراپەکان بڵاو ئەکرێتەوە وڵا فلان کەس سیارەیەکی پێ بوو ئەڕۆی بۆ سیتەک یا بۆ چوارتە زەلامێکی سەر خست لە نیوەی ڕێگا چەقۆیەکی خستە سەر ملی و وتی چی پێەیە سیارەکە دایبینی و بڕۆ یا ئافرەتێکی سەرخست دوو ئافرەت بوون بەیەکە و دوو ئافرەتەکە کە لە پشتەوە خەریب و بیخنچێن و کابرا ئاوای بەسەر هات ئەم شتە خراپانە ڕوە بەڵام هەموو خەڵکێک خراپ نییە هەموو کەسێک خراپ نییە بۆیە کۆمەڵشتی زۆر جوانیش هەیە کە ڕووی داوە تۆڕە کۆمەڵایەتەکان گەورەیکەن بۆی خەڵک متمانی بۆ دروست بێتەوە هەموو کەسێک خراپ نییە ینی ئەو کەسێک کە تۆ ئەیبینی لەوێ کابراایەکی بە تەمەەن ئەبینی داپیرێک و باپیرێک ئەبینی بەو ڕێگایە ئەڕۆن تۆ سیارەکەت بەتاڵە ئەتوانی هاوکاریان بکەیت زۆر خۆشە بوەستیت داوێ بۆ چوو ئەچن بابتان گەێنم یعنی ئەگەر نزیکیش بن ئەڵێ کوڕەکەم قەی ناکە دەست خۆش بێ وڵا نزیشین یا کە سەر ئەکەون هەزار دوعای خێرە بۆ ئەەکەن بۆیە تۆڕە کۆمەڵایەتەکان لێرەیە دەور ئەبینن پێویستە ئەو کارە جوانانەی کە ئەکرێت شتێکی جوان کە ئەکرێت یعنی ئێمە ئەوەی کە کرا ئەوەی خۆرماڵ کە کرا زیاتر تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەعلام جوانی کرد یعنی گەورە کرا و جوان کرا ئەگەر تۆڕە کۆمەڵایەتەکان هەنگاو بە هەنگاو ئەمانەیان نەکردایە خەڵکی عەرەب نەی ئەزانی ئەم خەڵکە چۆن هیلاک بوون و چۆن ماندوو بوون بۆ ینی ئەرکی تۆڕە کۆمەڵایەتەکانە میدیاکارەکانە کە چی بکەن کە متمانە بۆ ئەو خەڵکە بجێڕنەوە کە هەموو کەسێک خەڵکی خراپ نییە کە تۆ لێ بترسیت ئەو ترسە بڕەوێنێتەوە ئەویش بەچی بەوەی کە
بتوانیت ینی کۆمەڵێک ڕێنمایی ینی بۆ نمونە بە چۆنەڵی جێلیەوە ئەم وشەیە لەوانەیە جوانیش نەبێ بە جێلیەوە تۆ ئیشەکە نەکەیت کە ئەوەستیت کەسەکە بۆی ئەوەستیت ئەگەر خۆت بە تەنیا بوو ئەوش بە تەنیا بوو ئەتوانی گومانێکت بۆ دروست ببێت پەنجەرەکە بکەیتەوە بزانی چێنە تەفاسیلی تەواوەتی اینجا دوای ئەوە سەری بخەیت هەر لە خۆتەوە یەکسەر نەوەستی تو بڵی فەرمو سەرکەوە لەوانەیە کەسێکی خراپ بێت بۆیە تۆ ئەتوانی پێش ئەوە تەفاسیلی تەواو ورد لە کەسەکە وەربگری اینجا کە دڵنیا بووی لەوەی کەسێکە هەوێکەی پیشان بە هەموو شتێک عنوانی تەواتی بۆ چوو ئەڕوا اینجا دوای ئەوە سەری بخەی فەرموو هەر خۆی بیکەنە نەریتەکە جوانە لەناو خۆمانە هەیە کۆمەڵگای خۆمان بڕواکە ڕۆحی هاوکاری زۆر جار سوودیشە پێگەێنێ بە دڵنیاییەوە ئاستی کۆمەڵگانی بۆ نمونە هەر دوور نەڕۆین ئێستا ئەم فەسڵە ئیتر بۆ نمونە لە خەڵکیە سەردانی هەرێمی کوردستانەکە بڕوا بکە لە دەستپێکی بازنەی کە داخڵی هەرێمی کوردستانە بێ کاریگەری هەیە هەتایەتە سەر ئەو شەقامە کە پێویستی بە ئوتێلەکە کە تو پرسیار لە تۆگە ینی بڕواکە زۆر جار لەوانێت تۆ نەتوانی بەو زمانی ئەوی جوان جواب بێتەوە بەڵام هەر بە ئیشارەت شوێنەکەی پیشان بیت یاخود دەڵی دوام کەوە منیش سیارم پێ کەی بیتە شوێنەکە ئەم کەسە ساڵێکی تر نەخۆی دوو خێزانی کەش لەگە خۆیان هەیە یعنی وا کاسێرەکەی تۆ لە بواری ئابووریشە سوودی پێبەخشیوە ئەوەی کە گرنگە کاکشتیان زۆر جار ئێمە ئاڵێن هاوکاری با خەینە چوارچەوەی ئەوەی کە من وەکو خۆم سێری چوار دەورەکەم بکەم یعنی زۆر جارەڵێ کەسێکە بینم پێویستی بە هاوکاریە یعنی ئەمەش لە ناو خۆمانایاڵێن کەسەکە خراپیشەوە بۆ خۆی باش نییە لەسەر جادەیەکە ئازانی کە پارەکانی چیلیەکان چیناکە بەڵام تۆ دڵت پێ سووتی ئەڵێ باهیز نەبێ نانێکی پێ بخوا چەند گرنگە بەو دڵە و ڕۆحێتەوە هاوکاریەکە ببەخشی نەک بە هاوکاریەک بێ بۆ خۆ دەرخستن بێت یعنی زۆر کەسێ بەم ڕۆژگارە خێر و خێراتەکە کەس نازانێت بە مادی بێ بە معنەوی بێ زۆر کەسەیە بڕوا بکە ئێستا سەحر ئیشی نییە زۆر کەسی بە ساڵات چووە لە جێگەی سێقەوت متمانەیە ئەی بن لەوانەیە زەلام کوژرا بێ بە دوو قسەی ئەو سڵحەکرێت یعنی ئەم هاوکاریە زۆر گەورەی جوان یعنی ئێمە چۆن چاو لەو کەسانە بکەین چۆن ئەو کەسانە بکەینە بەها بڵێ پێشڕەوی خۆمان بۆی کە بزین ئەم نمونە جوانە چییە بۆ عادی بابزانام ڕفتارەکانی چیە با من چاوی لێ بکەم پێم حیب نەبێ پرسیار کەم چی بکەم باشە خۆی کۆمەڵگای کوردەوارێک و باسم کرد زۆربەی زۆری ئێمە لەسەر ئەو ڕەوشتە دانراوینەتەوە کە هاوکاری بەرامبەرەکان بکەین ینی دڵێکی صاف و پاشیشمان هەیە بۆیە جاری وایە کەسایەتەکان لەوانە فەرقەکات یعنی وەکو کەسایەتەکان فەرقەکە ئەو کەسانی کە زیاتر کراوە و کۆمەڵایەتین زۆر زیاتر دەست پێشخەریان هەیە بۆچی بۆ هاوکاریکردنی بەرامبەرەکانیان بیناسییانی ناسێ بەس کەسایەتێ پارێزگارەکان ئەوانی کە پارێزگاری لە خودی خۆیان ئەکەن تۆزێک سڵیان هەیە ترس لە هاوکاری هەموو کەسێک ئەکەنەوە کەواتە کەسایەتی تا کەسایەتەکان فەرق ئەکات و کۆمەڵگاش خێزان زۆر دەور ئەبینێت لە خێزانەکانەوە ئەتوانین ئێمە دەست پێ بکەین نمونە جوانەکان بۆ مناڵەکانمان بجێڕین و لە مناڵیەوە کە پەروەردەت کرد لەسەر ئەو هاوکاریکردنە گەورەش بێ هەروە ئەبێت بەس لە مناڵیەوە لەسەر ئەوەی کە دەست بگرێتەوە هاوکاری کەس نکات بە دڵنیایەوە ئەبێت ینی ئەتوانین بڵین لە دراوسەکانەوە دەست پێ بکەین کاک سەرکۆ ینی تۆ مناڵی خۆتت هەیە کە ئەبینێت هاوسێکەت لێی ئەقەومێت بە دەنگەوە ئەچی دوی شەو سێ شەو ئەبینێت باوکم بە دوی شەو هەستاوە ڕۆشتۆ بەدەم هاوسێکەمانەوە نەخۆش بە بردوێتی بۆ خەستەخانە هێناوێتەوە کە ئەبینێتەوە ئەکەی سبینە لەسەر ئەو ڕۆتەی تۆ ئەڕاتەوە بۆیە فەروەردەی خێزانەکان یعنی یەکەم هەنگاوە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەمە بکەین بەچی بە نمونە و نەوەیەکی وا دروست بکەین کە هاوکاری بەرامبەرەکان بەلای شتێکی یاسایی تەنانەت باسی سەدەقە و خێرت کرد یعنی خوای پەروەردگار لە قورئانە یعنی فێرمان ئەکات کە تۆ چۆن هاوکاری بەرامبەرەکانە بکەیت بۆ ئەوی بەتاڵ نەبێتەوە خوای گەورە فەرمێ لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى ئەو خێر و سەدەقەی کە ئەیکەی بە منەت و منەتکاری بە قسەی ناخۆش بەتاڵی مەکەرەوە هەیە خێر ئەکات بەڵام کە ئەیاتێ لە مەجلیسێکە لە شوێنێکە هاوکاری کەسێکی کردووە ئەیاتەوە بەڕوویە ئەمە کە لە ئیسلام ئەوەتە جائز نییە ینی تۆ بیشکێنی تۆ ها تۆ هەر ئەو کەسە نەبووی هیچ نەبوو من هاوکاریم کردیت من تۆم پێگەیان کەواتە هاوکاریکردن وەکو باست کرد ئەبێ بە شێوازێک بێت کە دەستی ڕاست کردی دەستی چەپ پێی نەزانێت پێویست ناکات تۆ بە عەلەنی بێ بەڵام هەندێک شت ئەگەر بیکەیت هاوکاریکردنی بەرامبەرەکان بڵاویکەیت وەکو تۆڕە کۆمەڵایەکان شتێک بێت بۆی کەسێکی تر چاوی لێ بکات ئەمە
زۆر ئاساییە باشترینە بۆی کە خەڵک بتوانێت چاو لێ بکات بەڵام وەکو ڕیاوەکەی کە بڵین تۆ بۆ ئەوەیەکی کە خەڵک پێی بزانێت ئەوە دەرئەکەوێت و زۆر زووش چییە بێت زۆر زووش نامێنێت خۆزگە ئەوە کە بۆ ڕێکلام و بۆ سوشیال میدیای تۆزێک ئاگامان لە کەسایەتەکان وایە کەسی وا هەیە هەندێک لەفەی دروست کردووە ئەیا بەدەست مناڵەکانەوە بەدەست کرێکار بەداخەوە وێنەیان نیشانەیە بەداخەوە ئەوە زۆر شتێکی هەڵەیە بە دڵنیاییەوە طبعا شتێکی زۆر ناوی من قەت لەگەڵ ئەوانە بووم تۆ کارەکە بکە بەڵام بە شێوازێک بێت شتێکی جوان پیشان بە نەک بۆ شێوەی کە خۆت پیشان بە کە تۆ ئەو کارە ئەەکەیت و بن تەنها ئەوە بێت یوتوبەکەت یاخود تیکتۆکەکەت چالاک بێت و بەرز بێتەوە دەستەکانت خۆش بێت دەستی خۆش بێت ئەوەی کە هەمومان شتێک هێڵێن بە ڕۆحی هاوکاریەوە هەمیشە کار بکەین ئەمە ئەو گەێنێ بەوەی کە تۆ بتوانیت کەسایەتیەکی باش و ئەرێنی بی لە ناو کۆمەلگایە ئەوی بیەی بیکە بەدەم ئاوە دوایی بەردەکەوێتەوە بە دڵنیایی دەستەکانی خۆش بێت دەستی خۆش بێت زۆر سپاس.